شەقی ڕۆژگار وای کردووە نەتوانێ شەق لە تۆ بدات. لە وڵاتێکی جەنگیەوە هاتۆتە ئەڵمانیا. دەیەوێ چاکی بکەنەوە تا چی دیکە تۆپەکانی لە کیس نەچێ. چاوی لە ئایندەیە. ئایندەیەک کە خەونی هەڵایساندنی جەنگ کاڵ بکاتەوە، دروست وەک چاوەکانی. گوندی ئاشتی نێودەوڵەتی، پرۆژەیەکی خێرخوازی ئەڵمانی، منداڵانی ناوچە جەنگیەکان دەهێنێتە ئەڵمانیا و نەشتەرگەری قورسیان بۆ دەکات. دوای چاکبوونەوەش دەیانباتەوە وڵاتەکانیان. منداڵانی کوردستانیش لێرەن بە هەماهەنگی لەگەڵ دەستگای خێرخوازی بارزانی. چاوەڕێی نەشتەرگەری دەکەن. دایک و باوکیان لەگەڵ نین، بەڵام دەزانن پاش چاکبوونەوە پێک دەگەنەوە. هاتووم بزانم گوندی ئاشتی چییە و بۆچی یارمەتی منداڵانی کورد دەدات. هەروەها منداڵەکان ڕەوشیان چۆنە. کلاودیا پێپمولە، ژنێک کە هەر هەفتەیەی لە وڵاتێکە و بە دوای ئەو منداڵانەدا دەگەڕێت کە دەکرێت لە ئەڵمانیا چارەسەر بکرێن. Also es ist schon sehr berührend, in die Länder zu reisen und auch den Zustand dieser Kinder zu sehen. زۆر سەختە سەفەر بۆ ئەو وڵاتانە بکەیت و دۆخی منداڵەکانیان ببینیت. تازە لە ئەفغانستان هاتوومەتەوە. لەگەڵ هەردوو هاوکارم هێلموت و یان چوو بووین. لەوێ تووشی شۆک بووین کە بۆ نمونە کەرەستەی برنپێچی دەست نەدەکەوت. منداڵێک 10 سانتیمەتر ئێسقانی شکابوو، بەڵام نەدەتواندرا کەرەستەی برنپێچیەکەی بگۆڕدرێت. کاتێک دەبینیت کە ئەو مرۆڤە بچکۆلانە جا لە ئەنگۆلا بنیان لە ئەفغانستان یان کوردستان، سەرڕای ئەوەی بەسەریاندا هاتووە زەردەخەنە لەسەر لێویانە. ئەمە زۆر کاریگەریت لێ دەکات. Und trotzdem immer noch ein Anlächeln, also das ist sehr berührend. Also wir fliegen von deutscher Seite aus in die Länder herein und arbeiten. ئێمە لە ئەڵمانیاوە دەفرین بۆ ئەو وڵاتانە، لەوێ لەگەڵ پزیشکان و هاوبەشەکانمان لە وڵاتانە پێکەوە دەست بە هەڵبژاردننی نەخۆشەکان دەکەین. بەڵام پێشەوە دەزانین کە توانای هێنانی چەند منداڵمان هەیە. لە هەندێک وڵات بە 1000 مناڵی لێیە کە چارەسەری پزیشکی وەرناگرن لە وڵاتی خۆیان و دەکرێ بیان هێنین، بەڵام ئەمە ناکرێ. ئیشەکەی ئێمە بەسراوەتەوە بە نەخۆشخانەکانی ئەڵمانیا و سویسرا و نەمسا کە بەبێ بەرامبەر کارمان بۆ دەکەن و هاوکاریمان دەکەن کە ئەو منداڵانە بە سەلامەتی بنێرێنەوە وڵاتی خۆیان. ئەوان بۆ نمونە دەڵێن 50 قەرەوێڵەمان هەیە، ئەو کات ئێمە دەتوانین تەنیا 50 مناڵ لەگەڵ خۆمان بهێنین. ئەو مناڵانەش ڤیزایەک وەردەگرن کە تەنیا بۆ چارەسەری پزیشکی دەبێت. لەبەرەوەشە کە حکوومەتی ئەڵمانیا هیچ پارەیەکمان ناداتێ و ناچارین پشت بە کۆمەکی خەڵک و دامەزراوەکان ببەستین، چونکە ساڵانە 5 ملیۆن یۆرۆمان پێویستە بۆ کارەکانمان. Wir müssen Spenden haben. Also pro Jahr benötigen wir 5 Millionen, um den Betrieb hier aufrechtzuerhalten. کاتێوەیە پزیشکەکان پشکنینی نوێ بۆ منداڵەکان بکەن. So, Sarah, dann schaue ich mir noch mal. سارا، کاپەنجەکانت پیشاندا؟ Machen wir hier Operation? نەشتەرگەری بۆ ئێرە و هەروەها ئێرە. Und hier? Genau. ڕاستە کەمێک پێست لەوێ دەهێنین و دەخێنە سەر ئێرە. Ne? Unsere Kriterien sind, dass die Kinder zu Hause مەرجی ئێمە بۆ هێنانی منداڵان ئەوەیە کە لە وڵاتی خۆیان چانسی ئەوەیان نەبێ چارەسەریەکی پزیشکی باشیان بۆ بکرێت. کەواتە منداڵێک ناهێنین کە لە ماڵباتێکی خواپێداوە هاتبێ یان بتوانێت لەوێ چارەسەر بدۆزنەوە. واتە ئەوانە دێن کە لە نیشتیمانی خۆیان چارەسەریان ناکرێ و دەتوانن لە ئەڵمانیا قەرەبووی ئەمەیان بۆ بکەینەوە. das eben dann nachzuholen. پشکنینی سارا تەواو بوو. تاوەکو کاتی منداڵەکانی دیکە دێ لە ژووری چاوەڕوانین.
کامێرای ڕوودا و سەرنجی منداڵەکانی ڕاکێشاوە. هەر بۆ ئەو کامێرایش باسی خۆیان و خەونەکانیان دەکەن. بەچارەی هاتمە ئێرە لە خوێنخواز بارزانانی هاتمە ئێرە لە کوردستانیش هاتیمە ئەڵمانی. لە کوردستان هاتی ئەڵمانیا گیری داکو بابەت دەکەیت؟ زۆر ماوە بڕۆی پێیان گوتووی کە من دەڕۆیەوە؟ پێیان نەگوتووی؟ ڕۆست پێیان گوتینە تەلەفۆنی لەبوو ئەمەلیاتەکەی دەکەی ناتەقەمشی. داکو دەستمان تاکە ناوجێتنی لای داکو بۆمان. لە ڕوانزێ هاتیە؟ هاتی ئێرەش ناو داروبارە. ڕواندز خۆشترە ئێرە؟ بڵێ بە من ئێرکانە خۆشترە بەس بێداکو بۆ بێداکو بابەت خۆش نییە. لە زێرە خۆشترە. ئەدی کوونە لێرە دەگەڵم؟ باش. باشە. شەکەن هەموو لەمە باشە مەس کوڕێک ئیتازە مستەفای باسی ئەو لەمە زۆر خۆراوە. ئەوە شەڕی منداڵانەوە نیە منداڵ دەبێت. ئێستا وقتی ما بینیت نزان شنە قۆڕکات. ئەوە منداڵن هێندێک بێعارن هێندێک عاقڵە. ئەندێ ئێستا مستەفاش بێعار دیارە وایە؟ یا کوڕێکی عاقڵە؟ باشە؟ دەستیان بۆ مندارە ئەمەلیات کردیم یە قسەم نەکرد. بەڕاستی تا ئێستاش قسان ناکەی نییە تا چاک دەبی. لەستان دەستێکتەوەیتەوە گەورە بوو دەترسم لە دەرزی. نعم ترسي عيبات. تو يكيلي لكردستاني؟ سميلي. سميل خوش تراوجي أفدرات. سميل خوش تربوتي. حتى عمانيا سابقني شيش كاست. لازم نبي الكردستان هم توناتي دجارة. أري. لازم هر نبي هم أصخرنا خارج. أها تو هاتي خارج. أفشان ده تولفيري ألمانيا؟ جالكن. جالكن؟ ودو دي زفرينا؟ بوان نيزيكا؟ ساكتكان زور عقل هيت سبيلارن بروي زور عقل بس ما نشيتني كم والله شيتني كم. مەسی عملیات کوردستانی چێکردن چێ نەبوو تشتێک چێ نەبوو ورمە تشتێک چێ نەبوو ئەم هاتن ڤر عیلاجا خۆ چێکن و هەر ماڵێ دەچین دایکە خۆ باوی خۆ واللي چاوان باشن باشن گەلێک باشن ژمارە گەلێک باشن ئەمەمانیا خۆشە گەلێکی خۆشە ئەم سوپاسیا خودی دکەن سپاسیا خودێتکەی ما بروي نو كردستان زور ديلكن. چ دەکەن؟ نازم چ دەکەن؟ سوزدەی سوزدەی دەکەن. يعني سپاس دەکەم خواجە من ئەبێ مارێ دەستی مەوتات کردی کە سوزدەی. سوزدەی بۆ خوای دەبن بگەنەوە کوردستان. زەوێکی خاوێنێتیمە برێ خواجە سپاس دەکەم. دەبێت زەوێکە خاوێن بێ؟ لای داکە بۆم لێ ئاوڕەچێتەوە.